ئایا احتیجاج بە قەدەر دروستە؟ یعنی واتە کەسێک دروستە بەڵگە بە قەدەر بێنێتەوە بۆ خواردبوونی خۆی بۆ لاڕێبوونی خۆی. ئەو حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم و کۆی ڕیوایەتەکانی کە دەربارەی کۆرپەلە هاتوون کە خوای پەروەردگار عەمەل و ڕزق و ئەجەل و ئەمانی ئەنووسێ، ئایا ئەکرێ ئێمە ئەم حەدیثانە بکەین بە بەڵگە؟ ئەو خەڵکانی بێباوەڕن لاڕێن ئەوانە بکەن بە بەڵگە، بڵێن وڵا ئێمە خواویستی وا بووە چکە ئێمە لەسکی دایکمانە نووسراوە لەسەرمان کە لاڕێبین. طبعا ئەمە احتیجاجێکی باتیلە لە کۆمەڵێک ڕۆوەوە. یەکێک لەو ڕوانە بەڕێزان یەقینتان هەبێ خوای پەروەردگار لە قورئانە بۆچی باسی چیرۆکی ئادەم ئەکا لەگەڵ شەیطانە و بۆچی زۆر دووبارەی ئەکاتەوە هەتا قیامەت. سیناریۆی تەمەنی هەر مرۆڤێک دووبارە بوونەوەی چیرۆکەکەی ئادەمە بەبێ زیاد و کەم. ئەوانەی کە دیندارن خواناسن ئەوانە ڕێگەکەی ئادەمەگرن، خوانە ناسوولا ڕێگەکان ڕێگەکەی شەیتانەگرن. هەرچی تاوانێکیش هەیە کە ئەکرێ لەم زەویەیە لە سەردەمی ئادەم هەتا وەکو خوا ئەم ئەرزە ئەپێچێتەوە هەمووی کورتکراوی تاوانەکەی شەیتانە کە سوژدەی نەبرد بۆ ئادەم کە ئەو گرفتەی بۆ دروست بوو کە خوای پەروەردگار لەعنەتی کرد لەسەری. یەکەم شت کە ئادەم کە شەیتانی کە لە پاساو هێنانەوە بۆ تاوانەکەی خۆی چییە؟ احتیجاجە بە قەدەر. بەخوای گەورە ئەڵێ قالە فەبیما ئەغوەیتەنی لأقعدن لهم صراطك المستقيم. كواتە شەیطان یەکەم کەس بووە کە احتیجاجی بە قەدەر کردووە لە بەرامبەر خوای پەروەردگارە. فەبیما ئەغوەیتەنی یعنی ئەم باەکی تعلیلیە بەهۆی ئەوەی کە تۆ منی سەرگەردان کرد ئەبێ منیش ئەوان لاڕێ بکەم. کەواتە ئیسنادی سەرگەردان بوونی خۆی لاڕێبوونی خۆی ئەکاتە لای خوای پەروەردگار. ئەمەیەکێکە لەو تاوانانەی کە بەردەوام مرۆڤە لاڕێکان احتیجاجان پێ کردووە. خوای پەروەردگار دەربارەی قسەی ئەبوو جەهل و ئەبوو لەهەب و سەرانی قوڕەیشیش ئەفەرمێ چی لە قورئانە؟ وقال الذين أشركوا لو شاء الله ما أشركنا ولا آباؤنا ولا حرمنا من شيء. خوای پەروەردگار ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ كذلك قال الذين من قبلهم حتى ذاقوا بأسنا. ئەمە تەنها قسەی بێباوەڕانی پێغەمبەر نەبوو صلى الله عليه وسلم، وإنما خوای پەروەردگار ئەفەرمێ كذلك قال الذين من قبلهم. کەواتە هەرچی بێباوەڕ هاتوۆتە سەر ئەم زەویە تا باوکە گەورەیان کە شەیتانە احتیجاجی بە قەدەر کردووە لە لاڕێبوونی خۆیان. خوای پەروەردگار ئەفەرمێ قل هل عندكم من علم فتخرجوه لنا. باش ئەگەر ئێوە ڕاستەکەن ئێوە علمێکمان پێ بدەن بەڵگەیەکمان پێ بدەن ئێوە کە ئەڵێن ئێمە قەدەری خوا وایە لاڕێبین ئەم قەدەرەتان چۆن زانی؟ ئەم قەدەرە غەیبە، غەیبێکە تەنها خوا خۆی ئەیزانێ. ئێوە چۆنتان زانی قەدەری خوا وایە ئێوە لاڕێبن؟ خوای پەروەردگار ئەفەرمێ ئین تتەبیعونە ئیلا الظەن. ئەفەرمێ ئەوانە چی ئەکەن؟ ئەوانە تەنها شوێنی گومان کەوتن. وئین ئەنتم ئیلا تەخڕوسون. ئەمە تەنها مجرد تەخمینێکی خۆتانە، ئەگینا هیچ مەبنی نییە لەسەر ئەساسێکی علمی. لەبەرەوە بەڕێزان ئەمە قسەی شەیتان بۆ لە سەرەتایە، هەرچی بێباوەڕان هەیە ئەم قسەی شەیتانیان کردوێتەوە لە سەردەمی ئێمەیشا شوێن کەوتەکانی شەیتان هەمان بەڵگە بۆ لاڕێبوونی خۆیان دێننەوە. خوای پەروەردگاریش وەڵامێکی واضحیان داتەوە قل هل عندكم من علم فتخرجوه لنا إن تتبعون إلا الظن وإن أنتم إلا تخرصون. کەواتە ئەمە بابەتێکە وەکو عەرزم کردن ناکرێ بکرێ بە بەڵگە لاڕێبوونی خەڵک سەر لێ شێواوی خەڵک بە هیچ شێوازێک ناکرێ بە بەڵگە لەسەر خوای پەروەردگار. بۆچی ناکرێ بە بەڵگە لەسەر خوای پەروەردگار؟ ئەگەر خوا ویستی وا بواە خەڵک لاڕێبێ خوای پەروەردگار پێغەمبەران و پەیامەکانی نەئەنارد. بۆ پێغەمبەران و پەیامەکانی ناردووە؟ ئەفەرمێ لئەلا یەکونە للناس علی الله حجة بعد الرسل. کەواتە خوا ئەگەر پێغەمبەر و پەیامی نارد ئیتر خەڵک بەڵگەی نامێنێ لەسەر خوای پەروەردگار. بەڕێزان